ئەو بابەتە کە باسمان کرد سوودوەرگرتنە لە کات و هەلەکان. زۆر شتەیە لەم ژیانە ئەگەر پێش خۆی بکرێ، ئەگەر پێش خۆی ئەنجامی بدەی سوودی نییە، وەکو ئەو یاریچێ باسمان کرد ئەگەر لە دوایەوەش بکرێ سوودی نییە. بۆ نمونە بە تایبەتی لە تاعات و عیبادەتە. بۆ نمونە تو ڕەمەزان ئەگەر یەک مانگ ڕۆژوو بگری بەر لە ڕەمەزان، هەر بە ڕەمەزان بۆت حەساو ناوێ، ئەگەر یەک مانگیش دوایەوە بگری هەر بە ڕەمەزان بۆت حەساو ناوێ. بۆ نمونە ئەگەر تۆ پارشیە و بیخەیتە دوای بانگ ڕۆژۆکە دروست نییە، ئەگەر پێش بانگیش ئێوارەش بیشکێنی هەر دروست نییە. بۆ نمونە نوێژەکان ئەگەر ئیسا نوێژی جمعە ئێمە بیخەینە دوای عەسر دروست نییە، وەبێ عوزر یعنی دروست نییە. إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا، يعني وەختێکی دیاریکراوی بۆ دیاریکە. زۆربەی شتەکان وایە، ئەم دنیا هەر وایە. ئەم نوێژانەکە پێنج فەرزە خوا فێرمانەکە کاتێکی دیاریکرا و ڕەمەزان دێتە سەرا کاتێلێکی دیاریکرا و هەمووی بە تەوقیت بەسراوە، هەمووی بۆ ئێمە فێر بین هەموو ژیانمان ئاوا بکەین. نوێژ و ڕۆژ و ئەمانە هەمووی لە کاتی خۆیان ئەکرێ، بۆیە ژیانت ئەبێ هەمووی واداڕێژی. حتا زەکات، ئیسە تو زەکات ئەگەر لە کاتی خۆیان نەیدەی، فەقیرێک بمرێ کە تو ئەسڵ ئەبوایە زەکاتەکەت پێ بدایە، تۆ بەشداری لە کوشتنی ئەو زەلامە. تو ئەگەر ئەم ساڵ زەکاتت دەرنەکرد بێ، بڵێ ساڵێتت دەریەکەم لەگەڵ زەکاتی، ئەگەر ئەو ساڵە فەقیرەکان شتێکیان بەسەرا بێت تۆ تاوانباری. حەج ئەگەر کات هاتە پێشۆ پارەت هەبوو بتوانی نەیکەی، گوناحباری. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ. هەموو شتەکانی ژیان وایە، ئیسفادە و سوود لە کاتەکان هەلەکان لە شوێنی خۆیان. هەر کەسێ شت پێش وەخت بکە، عەرەب ئەڵێ عوقیبە بحرمانیه، ئەگەر لە پێش وەخت بیکە و ئەگەر لە دوای وەختیش بیکەی هەر عوقیبە بحرمانی، چونکە کاتەکەی تێپەڕەکە. حەز زۆر بمان ئێستا لە ژیانی خۆمانەوە هەموومان پەنجەی خۆمانە گازین، ئەڵێن خۆزگایە کاتێک گەنج بین مەکتەبمان تەواو بکردایە. هەیە مەکتەبی تەواو کردە، ئەڵێ خۆزگایە بۆ خۆی تاخیر بوو، نەڕۆی ماستەری نەخوێنە، فرسەتێک کاتە سەر و نەیتوانی بۆ خۆی ئستغلالی فرسەتەکە بکە و هەلەکە بکە، تێپەڕ بوو، ئێستا پەنجەی خۆیە گازی. هاوڕێکانی هەمووی شادەی بەرزیانەیە و موچەیشیان باشە، ئەم تازە نەیتوانی بگاتن. زۆر شتێ لە ژیان ئێمە پەنجەی خۆمانە گازین، چونکە لە کاتی خۆیان ئیسفادەمان لێ نەکردووە.